من ئەوە لە 92-93ەوە سۆراخی نووسین و نامە و ڕاپۆرت و هەموو شتەکانی ئارامەکەم من 93 داوام لە مامجەلال کردوتی بەڵێ لەلا من لە شوقەکەمای لە دیمەشق چوون بۆ لای کاکبەتی حاجی سەفەر وتی 35 نامەی کاگارامم لەلابووە کاک نەوشیروان داوای لێ کردوم وتی کێ بنووسم لەسەر ئارام نەیاومەتەوە ئەوە تا هەرچی نووسراوی هەیە هەرچی راپۆرتی شوباتە هەتا قسمێکی تەحریف کراوە بەسەراحەت هەتا من پار بە کاک مەلا بەختیارم وتم کارێ بکەین بۆ کۆکردنەوەی ئەو ئەرشیفە و ڕووناکی ببینێ وازینە بە چاڵکە بڕواو بێ من برادەر پێی وتم وتی راپۆرتی شوبات خۆی نزیکی 30 لاپەڕەیە چەندە من نەمجیوە بەڕاستی راپۆرتی شوباتم نەدیوە کراوە بە 12 لاپەڕە و تەحریفیان کردووە لە کتێبەکەی مامجەلالا دیداری کە من بە ئاشکراڵێ راپۆرتی شوبات بۆ بەهۆی یاعدامکردنی خاڵە شەهاب یعنی وا تەحریف کراوە شتەکە بە هیچ نوعێکیش من محاولە ئەەکەم لە هەموو لایەکەوە تاکو ئیستا یەک شتم چنگ نەکردو یەک بەشەر ئاڕی لێ نەیاومەتەوە هەتا پار لە ڕەسمێکی کرد کاک مەلا بەختیار کاک عەلیش لێوێ بوو پێم وتم کارێ بکەن ئەو ئەرشیفەی ئارام بدۆزینە بۆ نەدۆزرێتەوە بۆ ڕووناکی نەبینێ ئەو نووسرا و ڕاپۆرت باشە بۆ ئیشارنەوە بۆ ئیشارنەوە بۆ شاراوە تۆ تێنە هەڵبەت بەژەوەندی چیتە بەڵام ئەمەوێ هەتاکو خۆمان لە ژیانین بتوانین هیچ نەبێ نووسرا و نامە و بیر و بۆ چوونەکانی کە لەسەر کاغەزە بەردەستمان کرێت مردنەکانی شەید بوونەکەیتان پێ ئاسایی بوو یعنی بە شێوەی تەبیعی شەید بوو یان شتێ لە پشتیەوە هەبوو چکە زۆر کەس گومانی لێیە وەڵی من ناتوانمەوە یعنی شتێکی لێ زانیت من چکە ئاگادار نەبووم ناتوانم